سڵاوتان لەبێت خۆشەویستان. بە درێژای ساڵان ناسا چەندەها ڕاستی شاردووەتەوە جگەلەوەی کە ئایا مرۆڤ لەسەر مانگ نیشتووەتەوە یان نا. زۆر ڕاستی زانستی هەن کە لە ناساوە دزیان پێکراوە دوای ئەوەی ئینکاریان لی دەکرد. کەواتە نهێنی ئەو دار زەیتونە چییە کە خوددا لە چەند شوێنێکی قورئاندا باسی کردووە. سڕای ئەوەش ناسا شاردوێتەوە. و نهێنی بانگدانی نوێژ چییە کە بۆ ساتێک لە سەرانسەری جیهاندا ناوەستێت. و ئەو نهێنیە گردونیە سەرسوڕهێنەرە چییە کە خوددا لە سوورەتی ئەذاریات بۆی ئاشکرا کردوین. و چۆن باڵادەستی ڕۆمەکان لە فارسەکانەوە دەرکەوت کە لە ڕووی جوگرافیەوە جێگیرە 14 سەدە پێش دۆزینەوەی. و چۆن قورئانی پیرۆز ئاماژەی بە ڕێنمای پزیشکی بۆ کردوین کە مرۆڤ جگە لە چەند سەدەیەکی کەمان نەیزانیوە. هەموو ئەمانە و زۆرتر. سەرڕای ئەوەش ناسا هێشتا نکۆڵی دەکات و خۆ بەزلزانە. ئاەتێک لە پرتووکی خودای گەورەدا هاتووە کە بە ناوەکەیەوە ناوی یەکێک لە سوورەتەکانی قورئان نراوە کە خودای گەورە شکۆمەندی بۆ ئەو بێت تێیدا نمونەی ڕووناکی خۆی باز دەکات و چەندین تەفسیر و ڕوونکردنەوەی بۆ کراوە کە مەزنی قورئان دەسەلمێنن. و ئەوەش کە لەو پەرتووکەدا وتراوە مەحاڵە لەلایەن مرۆڤەوە بێت. و لەگەڵ ئەوەشدا ناسا بوێری باسکردنی ئەوەیان نییە تا خەڵک باوەڕ بە ئیسلام نەهێنن. ئەویش ئاەتی ڕووناکیە کە دەکەوێتە ئاەتی 35 سوورەتی نور. پرسیاری جۆرا و جۆر لەبارەیەوە کرا. ڕەنگە گرنگترینیان ئەوە بێت کە بۆچی خودای گەورە ڕووناکی خۆی بە تایبەت بەو ڕووناکیە سواندووە کە لە دارزەیتونەوە دەسووتێت. هۆکاری زانستی ڕاستەقینە بۆ یادکردنەوەی خودای گەورە بۆ دارزەیتون بە تایبەتی بۆ ماوەیەکی زۆر بە نادیاری ماوەتەوە. زۆربەی لێکدانەوەکان دەڵێن خودای گەورە دارزەیتونی هەڵبژاردووە چونکە هەمیشە بەخشندە و پڕچاکەیە و یەکێکە لە دارە هەمیشە سەوز و جوانەکان. هەروەها هەندێک لە لێکدانەوەکان باز لەوە دەکەن کە هۆکاری هەڵبژاردننی دار زەیتون دەگەڕێتەوە بۆ زەیتی زەیتون کە ئاگرەکەی یەکێکە لە بەهێزترینەکان. بەڵام بابەتەکە دوای ئەوەی کە لەلایەن ناسای ئەمریکیەوە دۆزرایەوە بە تەواوی گۆڕا و هەوڵیاندا بۆ ماوەیەک بیشارنەوە تا یەکێک لە کەناڵە تەلەڤیزیۆنی عەرەبیەکان لە راپۆرتێکی ڕۆژنامەوانیدا ئاشکرای کردووە. ئەو راپۆرتە دەریخست کە ئاژانسی بۆشای ئاسمانی ئەمریکی چی کردووە لەبارەی ئامادەکردنی نەخشە بە بەکارهێنانی مانگە دەستگرتەکان کە بە نەخشەی تیشکدانەوە ناسراون کە تیشکدانەوەکەین لە ڕۆکەوە دەردەسێت لە تەواوی سەرزەوی. فۆتۆلۆمینیسێس کە تیشکی ڕووناکی دەردەخا لەلایەن ڕۆکی دەوروبەری زەوی لە ئەنجامی پرۆسی فۆتۆسێنتێزەوە دەردەچێت. بۆ پێش هەموو ڕۆکەکانی دەوروبەرمان بە شەو و ڕۆژ بەبێ وەستان دەدرەوشێنەوە. دەرکەوتووە کە دارزەیتون ڕۆڵێکی تایبەتی لەوەدا هەیە و ڕووناکێکی زۆر بەهێزی هەیە. هەرچەندە هەموو ڕۆکەکانی هەسارەکە پێکەوە ڕووناک دەبنەوە، بەڵام ڕووناکێکی دارزەیتون بەهێزترین ڕووناکیە لە نێو هەموو ڕۆکەکاندا تا شایانی ئەوە بێت وەک نمونەیەک لە قورئانی بەرزدا دابنرێت. لە هەموو وردەکاریەکانی بچووکی ئیسلامدا موعجیزەیەک و حکمەتێکی خودایی هەیە کە مەرز نییە ئەمڕۆ بزانین، بەڵام کاتێک خوددا دەسەڵاتمان پێدەدات ئەوە دەیزانین. لەنێو ئەو موعجیزانەدا کە خوددا بۆی نووسیوین بۆ ئەوەی بیزانین موعجیزەی بانگە. کاتێک زاناکان دایانویست زەوی بەسەر چەند هێڵێکدا بەش بکەن هەستان بە داوەشکردنی بەسەر 360 هێڵدا. لە هێڵی سەرەکیەوە کە هێڵی گرینج بوو دەستیان پێکرد کە هەر هێڵێک بە ماوەی 4 خولێک لەوەی دیکە جیاکرایەوە. ئەم ماوەیە هۆکارێکە بۆ ئەوەی جیاوازی کاتژمێر لە نێوان وڵاتاندا هەبێت. وە گریمانە دەکرێت کە ماوەی بانگدان بە باشترین شێوە 4 خولێک دەخایەنێت. ئەگەر گریمانەکە بکەین بە بانگەوازی نوێژ لە یەکەم هێڵی درێژیەوە دەست پێ بکات ئەوە 4 خولێک دەخایەنێت تا دەچێتە هێڵی دووەم و دواتر سێم و بەم جۆرە. بەم شێوەیە بە هەژمارێکی سادەی بیرکاری دەتوانین ئەم پرسە پژڕاز بکەینەوە بە هەژمارکردنی ماوەی کات بۆ جوڵەکردن لە نێوان هێڵە درێژەکان لە سەرانسەری جیهاندا. وەمان دەردەکەوێت کە 4 بریتیە لە کاتی نێوان درێژیەکان. لە 360دا ژمارەی درێژیەکان یەکسانە بە 1440 خولێک و ئەگەر 1440 خولێکدا بەشی 60 خولێک بکەین ئەنجامەکەی دەکاتە 24 کاتژمێر. و بەم جۆرە زانایان بۆیان دەرکەوتووە کە بانگەوازی نوێژ هەرگیز لە زەویدا بە درێژایی ڕۆژ ناوەستێت بۆ ئەوەی بانگەوازی ڕاستی و ڕەوانی لە سەرانسەری جیهاندا بەرز بکاتەوە. موعجیزەی قورئانی پیرۆز تەنها بە سەرسامکردنی ڕۆژئاوا و دامەزراوە زانستیەکان نەوەستا، بەڵکو لە ساڵی 1929دا مشتومڕێکی گەورەی دروست کرده بوو کاتێک زانایان بۆیان دەرکەوت کە گەردوون لە فراوانبوون و درێژبوونەوەدایە
و قەبارەکەی جێگیر نییە، هەرچەندە ئەم بابەتە زیاتر لە 400 لەمەوبەر لە قورئانی پیرۆزدا باسی لێوە کراوە. خودای گەورە لە سوورەتی ئەذاریاتدا فەرموویەتی: بەناوی خودای بەخشندە و میهرەبان، ئێمە ئاسمانمان بەدەستی قودرەتی خۆمان دروست کرد، بەردەوامیش گەورە و فراوانی دەکەین، کە ئەمەش ئاماژەیە بەڕاستیەکی گردوونی کە زاناکان تەنها ماوەی چەند ساڵێکە سەلماندویانە. معجزەیەکی زانستی نوێ لە قورئانی پیرۆزدا دابەزیوە کە هەموو جیهانی سەرسام کرد. خودای گەورە لە سەرەتای سوورەتی ئەڕوومدا فەرموویەتی: بەناوی خودای بەخشندە و میهرەبان، ئەلیف لام میم. ڕۆمەکان بەدەستی فارسەکان تێک شکێنران لە نزیکترین و نزمترین وڵاتیاندا، بەڵام لە ئایندەدا نۆرەیان دێتەوە. ڕۆمەکان دوای شکستیان سەردەکەونەوە و بەپێی ئەوەی کە لە پەرتووکی تەفسیری جەنگی ڕۆم و فارسەکان هاتووە، ئەو جەنگە لە ناوچەیەکی نێوان ئوردن و فەڵەستین ڕوویدا. زانستی مۆدێرن بە بەکارهێنانی مانگە دەستکردەکان بۆی دەرکەوتووە کە نزمترین خاڵ لەسەر ڕووی زەوی ئەو ناوچەیە کە دەکەوێتە نزیک دەریای مردوو و بە دیاری کراوی لە نێوان ئوردن و فەڵەستین، واتە ئەو ناوچەی کە شەڕەکەی تێدا ڕوویداوە 417 متر لە خواری ئاستی ڕووی دەریایە. لێرەدا معجزە ئیلاهیەکە دەردەکەوێت، بۆیە سەرنجی وردی ئەو وشەیە بکەن کە خوددا هەڵی بژاردووە بۆ وەسفکردنی ئەو خاکەی کە شەڕەکەی لەسەری ڕوویداوە کە دەفەرموێت لە نزمترین شوێنی زەوی. ئەمەش ئاماژە بە نزمی ئەو ناوچەیە دەدات، چونکە وشەی نزمترینی بەکارهێناوە و معجزە قورئانەکانش تەنها لە بۆشای ئاسمان نەدۆزرانەوە. زانست لە چەند لایەنێکی جیاوازەوە لە بەرەو پێشچوونی بەردەوامدایە کە لە هەوڵدان بۆ دەرخستنی ئەوەی کە خودای مەزن لە پەرتووکەکەیدا چەندین سەدە لەمەوبەر پێیوتوین و کاتێکیش ڕێگە بە باسکردنیان بە وردەکاریەوە نادات، کەواتە با بۆ نمونە باسی یەکێک لە دیارترین دۆزینە و زانستیەکانی ئەم دواییانە بکەین کە لە قورئانی پیرۆزدا ئاماژەی پێکراوە و لە وتەکانی خودای گەورەدا هەیە سەبارەت بە خواردنی خەڵکی بەهەشت لە سوورەتی ئەلواقیعە کە تێیدا خودای گەورە دەفەرمێت: بەناوی خودای بەخشندە و میهرەبان، میوەشیان بۆ دەگێڕن کە بە ئارەزوی خۆیان لێی هەڵدەبژێرن، گۆشتی هەر باڵندەیەکش کە حەزی لێ بکەن بۆتان ئامادەیە. پزیشکێکی میسری بەناوی دکتۆر حەسان مەوافی ئەوەی ڕوون کردەوە کە ئەو ئاەتە تێیدا باسی دۆزینەوەیەکی پزیشکی مۆدێرن کراوە کە 1400 ساڵ پێش دۆزینەوەی باس کراوە، وەک لەم دوایانەدا دەرکەوت کە خواردنی میوە پێش خواردنی گۆشت بە هەموو جۆرەکانیەوە تەندروستە و ئەنجامدانی پێچەوانی ئەم شتەش کە خواردنی گۆشت و دواتر شیرینکردنیەتی بە میوە ڕەنگە ببێتە هۆی توشبوون بە هەندێک نەخۆشی، بۆ ئەوەی خودای گەورە ئەوە بسەلمێنێ بۆ هەموو کەسێکی عاقڵ و خاوەن هۆش کە ئەم قورئانە لەلایەن خوددا خۆیەوە نەبێت، لەلایەن هیچ کەسێک و مرۆڤێکەوە دانەبەزیوە. سەرڕای هەموو ئەو دۆزینە و زانستیانی کە لەلایەن ناساوە یان کەسانی ترەوە دزایان پێکراوە بۆمان، بەڵام تا ئەمڕۆژ چەندین پرسیار دەوڕوژێنرێن سەبارەت بە هۆکاری هەوڵەکانیان بۆ شاردنەوەی هەندێک دیاردەی زانستی، بەتایبەت ئەوانی پەیوەندیان بە ئیسلام و موسڵمانانەوە هەیە. بیرۆکەی هێشتنەوەی ئەو بابەتە بەنهێنی بۆ ئەوەیە تا سەرنجی هەموو جیهان بۆ ئاینی ئیسلام ڕانەکێشرێت و پاشانش تا هاتنە ناوەوەی خەڵک بۆ ناو ئاینی ئیسلام بەلێشاو ڕابگرن، یان ئەوەیە لەگەڵ زۆری ژمارەی ئەم دۆزینەوەیان دڵنیابوون لە دروستی هەموو شتێک کە لە قورئاندا باس کراوە و ئەمەش مانای ئەوەیە کە قورئان زۆر ڕاستی دەشارێتەوە کە دەیانوێت پێش ئەوەی موسڵمانان بیزانن ئەوان بیدۆزنەوە. و ئایا دۆزینەوەی زانستی تر هەیە کە هێشتا لە ئێمە شاراون؟ ڕاشکاوانە بڵێم تا ئێستا هیچ زانیاریەکمان لەسەر ئەمە نییە، بەڵام بە دڵنیایەوە بە تێپڕبوونی کات و ڕۆژەکان هەموویمان بۆ ئاشکرا دەبێت. بەم زۆرش گەیشتنە کۆتایی ڤیدۆکەمان. هیوادارم ڤیدۆکەتان بەدڵ بوو بێت و جێگەی ڕەزامەندی ئێوە بوو بێت. ئەگەر ڤیدۆکەتان بەدڵ بوو ئەوە لایکی ئەم ڤیدۆیمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و لە بیرشتان نەچێت سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە نوێترین بابەتەکانتان پێ بگات و بەم زۆرش گەیشتنە کۆتایی بابەتی ئەمڕۆمان. تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەور بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.